مژدە بۆ شەیدایانی فەرمودەکانی پێغەمبەری خودا درودی خوای لەسەر بێت. ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستان پرۆژەی نوری جیهان ڕاگەیەنێت کە پێک هاتووە لە پێشبڕکێی لەبەرکردنی فەرمودەکانی سەروەرمان محەممەد صلی الله عليه وسلم. بۆ ئەم ساڵیش نوری جیهان خۆی گوڵاو پڕژێنەکات بە فەرمودەکانی نازدارمان ئەیەوێت فێرمان بکات چۆن ئەتوانین تەواوی ڕۆژەکانی ژیانمان وەکو سەروەرمان بەسەر ببەین. پێشبڕکێکە بریتیە لە تاقیکردنەوە لە کتێبی با ڕۆژێک وەکو پێغەمبەرمان بژین صلی الله عليه وسلم. بەشداربووان پاش لەبەرکردنی فەرمودەکان تاقیکردنەوە ئەنجامەدەن و سەرجەم پرسیارەکان بە شێوەی هەڵبژاردن نەبێت. نوری جیهان یەکێکە لە پرۆژە سەرتاسەریەکانی ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستان ساڵانە لە مانگی مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر جەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئەنجامەدرێت. نوری جیهان چەندین خەڵات و دیاری ناوازە پێشکەش بە بەشداربووانیەکات کە خۆی لە 80 دیاریە بینێتەوە بەم شێوەیە. خەڵاتی یەکەم 2,500,000 دینار، خەڵاتی دووەم 1,500,000 دینار، خەڵاتی سێیەم 1,000,000 دینار، خەڵاتی چوارەم تاوەکو حوتەم 500,000 دینار، خەڵاتی هەشتەم تاوەکو دەیەم 300,000 دینار، خەڵاتی یانزەیەم تاوەکو بیستەم 200,000 دینار، خەڵاتی 21 تاوەکو 30 100,000 دینار، خەڵاتی 31 تاوەکو هەشتا 50,000 دینار. دەبا هەمومان پێکەوە لە حەزوری پێغەمبەرمان بین صلی الله عليه وسلم. لەم دنیا فەرمودەکانی لە مێشک و ئاکار و هەڵسوکەوتمان بچەسپێنین بۆ ئەوەی لەو دنیا بە دیداری خۆی شاد بین و ببێتە شەفاعەتکارمان. بۆ ناونووسین و وەرگرتنی کتێب سەردانی لقەکانی ڕێکخراوی گەشەپێدان بکەن لە سەرتاسەری هەرێمی کوردستان یاخود پەیوەندی بکەن بەم ژمارە مۆبایلانەوە